ئەمڕۆ چێشخانەیەک لە گەڕەکی عقاری شاری سلێمانی خواردن نافرۆشێت، تایبەتی کردو بە ژینگە پارێزان و خواردن دەدات بە ژینگە پارێزان، ئەمەش لە پێناو پاکڕاگرتنی شاری سلێمانی. لێرە کاگاوەتی لەگاگاوەتەکە فەرمی تێرە ئەمڕۆ خۆت و خێزانە و کە بێک و کارەکە لەم چێشخانەیە چۆن بوو کە بڕیارتان نا ژینگە پارێزان داوەتکەن و خواردن نەفرۆشن. پێشەکی بەخێر بن عەزیەتان کێشە من و خێزانم دوێنە شەو بڕیارمان نا خزمەتی ئەم برایانە بکەین لەبەرەوەی پاک و خاوێن شارەکەم جوانەکەن، شارەکەم پاکەن و شاری سلێمانی پێویستە لەسەر هەمومان خزمەتی کەین. ئەمانیش بەڕاستی بیرمان کردەوە زۆر هیلاکەن، وتمان نیش نەبێ بە ژەمێک داوەتی ئێمە بن، خوای گەورە هیدایەتیان بە و هیدایەتی هەموو کەسێ بە. ئەمڕۆ خواردنتان هیچ نەفرۆشتووە؟ ئەمڕۆ خواردنمان هیچ نەفرۆشتووە لەگەڵ خێزانم دوایەوە. ئەمە من بەکەمی شێزانم تر بەخێراتنیەوەکەیت. دەستان خۆش بێ، سپاس دەکەم. لێرە ژمارەیەک لەو ژینگە پارێزانە لێرەن هاتوون پشووە بەن دوای کارکردنیەکی قورسی گەرمای هاوین. لێر خات و جوانی لێیە تا ژواگە فەرمی تێرە. سڵاو لێ بێ، چۆنی تۆ؟ ماڵ بە بەخشین کەمەکەن؟ بە تەئکید کەم ناکە، خۆم زۆر بە خۆشحاڵ ئەزانم توانی بێتم ئەمڕۆ هاوکارێکی ئەو برا ئەزیزانم بکەم. ئێوە ئەمڕۆ خواردنتان نەفرۆشتووە خۆت و هاوسەرەکە و ئەمە کاریگەری لەسەرەوە نابێت؟ نا بە تەئکید کاریگەری نابێت، چونکە خوای گەورەڵێ ببەخشە خوای گەورە زیاییەکە ئینشاءڵڵا. خۆشم و هاوسەرەکەشم خۆمان بە خۆشحاڵ ئەزانین. چی بۆ ئامادەکردوون ئەمڕۆ؟ ئەمڕۆ دوو نەوع برنجم بۆ ئامادەکردوون. بەڵێ دوو نەوعم بۆ ئامادەکردوون، خڕوش و درێژیش، سێ نەوعش لەشم بۆ ئامادەکردوون. ئەمە هەمان ئەو خواردنێک کە ڕۆژانە ئەیفرۆشنەوە؟ هەمان خواردنە، هەمان تامە پێشکەشم کردوون. بۆ نوێ کاتێک کە ئەبەخشیت چه هەستێک هەیە؟ بە تەئکید هەستێکی خۆشە لە لای من، خۆم بە خۆشحاڵترین کەس ئەزانم کە ئەمڕۆ توانی بێتم ئەو شتە بچووکەیان بۆ بکەم. ئەمە یەکێکە لە چێشخانە میلیەکانی شاری سلێمانی، بەڵام ئەبینم خانمانیش کاریتیا کە خۆشێکە شێفەکەی. چۆن بیتا لەمە کردەوە؟ ئێمە بە تەئکید کاتی ئێرەمان کردووە من و هاوسەرەکەم خێزانین لێرە ئیشەکەین، ئەوانەشی کە هاوکاریمانەکە بە تەئکید هەمویان ئافرەتن لەگەڵمانن. زۆر جارەڵێن دەسای پیا و خۆشترە لە بازاڕە، ئەمە تا چۆنی لەگەڵ قسەی هاوڕای؟ من نازانم، من هی خۆم ئەڵەم هەری من ئێدی ئافرەت خۆشترە. چۆن یاپراشە دانەوە؟ یاپراخ بە تەڵەبەکەم سە دوێنێ یاپراخمان هەبوو، خەڵک داوای کردبوو یاپراخمان هەبوو. ئەمڕۆ نە ئەمڕۆ نیمانە یاپراخ. دەکانە خۆجەساڵ وەڕێسان بەڵێ کە گوێبیستی بوونەمە ئەو چێشخانەیە لە گەڕەکی عقاری شاری سلێمانی کە وازی لە فرۆشنیەوە ئەمڕۆ تایبەتی کردو بە ژینگە پارێزان بۆ ئەوەی کە وەک پاداشتێک لە بەرامبەر پاکڕاگرتنی شاری سلێمانی کەمێک ماندووێتیان بحەسێتەوە و نانێک خۆن لێرە و پشوێن.